هێشتا شەڕی کۆڵان بە کۆڵان لە لای ڕاستی شاری مووسڵ بەردەوامی هەیە. هێزەکانی پۆلیسی فیدراڵی و هێزەکانی دژە تیرۆر بەجیا سەرقاڵی پاشا کشاپێکردنی زیاتری چەکدارانی داعشن و بۆ ئەو مەبەستەش لە ئاسمانەوە هەلیکۆپتەرەکانی سوپای عێراق بەردەوامن لە بەردومانکردنی چەکدارانی داعش. بەڵام وەکو سەرکردە سەربازیەکانی عێراق دەڵێن ورتر لە پێش و ئەمەش دوای ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی بەردومانێکی فڕۆکەکانی هاوپەیمانێتی نێودەوڵەتی بۆ گەڕەکی مووسڵ جەدیدە و لە بوونی قەڵغانی مرۆیی کە داعش بەرامبەر بە دانیشتوانی لای ڕاستی شارەکە ئەوانەی هێشتا لەژێر دەستی ماون پەیڕەوی دەکات کە بووە هۆی کوژرانی سەدان هاوڵاتی و برینداربوونی ژمارەیەکی دیکە. لێرە لە نێو گەڕەکەکانی باب جەدید و مووسڵ جەدیدە و چەند گەڕێکێکی دیکە شوێنەواری شەڕ و ماڵوێرانی زۆر بەڕوونی دیارە و بەشی هەرە زۆری ئەو هاوڵاتیانەی لە گەڕەکەکانی نێوان هێزەکانی عێراق و چەکدارانی داعشدان بەرەو ناوچەکانی ژێردەستی هێزە عێراقیەکان هەوڵی هەڵاتن دەدەن. لێرە باڵەخانەکان بە زۆری کەوتون، خانۆکان زۆرینەیان زیانیان پێگەشتووە، ئاو کارەبان نییە و جادەوبانەکان زۆریان تێکچوونە. لە گەڕێکی مووسڵ قەدیمە کە یەکێکە لە گەڕەکەکانی مووسڵ هێزەکانی عێراق هەوڵ دەدەن بە زووترین کات ئەم گەڕەکە کە کۆڵانەکانی تەسک و بچووکن و ڕووبەری فراوانن بۆ تێپەڕبوونی ئۆتۆمبیلە سەربازەکان لە هەموو شوێنێکدا نییە کۆنتڕۆڵ بکەنەوە. بە پێی زانیاریە هەواڵگریەکان نزیکەی 500 بۆ 1000 چەکداری داعش ماون، ئەوان هێشتا تاکتیکی بەکارهێنانی قەناز بە دەستەکانیان و ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراویان بەدەستەوە ماوە. هێشتا شەڕی دژ بە داعش کە دەی حوزەیرانی ساڵی 2014 بە نزیکەی 400 چەکدارەوە شاری مووسڵ و دواتر بەشی هەرە زۆری پارێزگای نینەوە و دواتر چەند پارێزگایەکی دیکەی عێراقی کۆنتڕۆڵ کرد، خوێن لە جەستەی زۆرینەی مووسڵاویەکان دەچۆڕێت. هێشتا نزیکەی 400,000 کەس لە ژێر دەستی داعش تاڵاوی شەڕ و دیمەنەکانی خوێن و ڕووخان و کاولکاری لەبەر چاویاندایە سات بە سات. ئۆتۆمبیلە تەقێنراوەکان، هەڵدانی خۆڵێکی زۆر لە نێو گەڕەکەکان، شکاندنی دەرگای ماڵان و تاڵانکردنی بەشێکیان، شوێنی فیشەک و گولە و موشک هێشتا زۆریان ماوە بە خەڵکی مووسڵ بڵێن کە ئەم شارە بە ئاسانی ناگەڕێتەوە بۆ دۆخی پێش دەی حوزەیرانی 2014. ئەگەرچی مووسڵ بەرەو شارێکی تەواو وێران دەچێ، بەڵام ئەوانەی لە ژێر دەستی چەکدارانی داعش ڕزگاریان بووە هێشتا زۆر چیرۆکی نەوتراویان بۆ وتن هەیە. هەرخۆشی وێرانەی شار و باڵەخانەکان و دیمەنەکانی مووسڵ پێمان دەڵێت ئەوەی لێرە ڕوویدا شەڕێکی قورس بوو، شەڕیش نا بە تەنها کارەساتیش.